ڕەمەزان لە شارۆچکەی ساحێوی سەر بە سەقز. ئەم خەڵکە تا درنگانی شەو لێرە دەمێننەوە. ئەم پارکە بووەتە شوێنی کۆبوونەوەی ئەوان. ئەم پارکە لە مێژ نییە دروست کراوە. ساڵی پار بوو کە کارەکانی تەواو بوو. لە گەرمای ئەم ڕۆژانەی هاویندا و بە زمانی بەڕۆژوش ڕەنگە ئێرە ڕۆژانە شوێنێکی هیچ گونجاو بۆ کات ڕابواردن نەبێت. بەڵام شەوانی لە ئێستادا هەم شوێنێکە بۆ حەسانەوە و هەمیش بۆ زۆر کەس کە لەم مانگی ڕەمەزانەدا نایانەوێت تا پارشێ و بخەون. ئەوەی زیاتر لێرە خۆی دەنوێنێ جۆرابێنی ئەم خەڵکەیە. جۆرابێن لێرە لایەنگرانێکی زۆری هەیە. گۆرەیبازی ئێمە بە زمزانە ئەمکایە بەڕێوە بین لە ماڵان و لە ناو ڕفێق و دۆستانە زمزانان ئێمە ئەمکایاگیر وەلی ئەلان بە خۆشی ئەم پارکەوە کە بۆیان دروست کردوین فەزایەکی خۆشی هەیە و شەوانە فێنکە مانگی ڕەمەزانیشە هەتا دەوروبەر پارشێ و ئێمە خەریکی گۆرەیبازی خەریکی کایە و ئەو کوڕانە هەمومان یەکە گرینەوە لێرە بە خۆشی یەک و گۆرەیبازیشە. جۆرابێن زیاتر یاری شەوانی دوور و درێژی وەرزی زستانی کوردەواریە. لە زستانەکاندا لە چەندین شاری ڕۆژهەڵاتی کوردستان کێبڕکێکی گەورەی جۆرابێن بەڕێوە دەچێت. ئەمە جگە لەوەی کە لە ماڵان و لێکۆبوونەوەی دۆستانەی خەڵکیشدا بۆ بەڕێکردنی شەوانی دوور و درێژی زستان جۆرابێن یاریێکی پڕ ڕایەنگرە. ڕفێقەکان هەمویان جەمە بن وەڵام شەو ئەفقەزا کەماتون جا هەرچی هەیە شەو کەماتون ئەنا گۆرەیبازیەکەمان زۆر گەرم و بەرقەراریش با اینکە کارەکەین ئەمما چون شتەکە خۆشە و ئێرە فێنکە شەوانە لێرە خراپ بێت هەمومان لە کاری بخ وەلێ بە ڕۆژە کارەکەین شەوەکەی لە بیمەڵەماتون ئەوە نەخۆش. تا پێش ئەوەی ئەم پارکە دروست بکرێ هەواڵێک لە کۆبوونەوەی لەم جۆرەی خەڵکی ساحێو نەبوو. بەڵام ئەم پارکە و شەوانی فێنشی ئێرە و شەوانی ڕەمەزانیش دەستیان بە دەستی یەکترەوە داوە تاکو ئێرە تا درنگانی شەو ئاوەدان بێت.